ساعات دوی بەیانیوە خۆی لە ڕاستیە من دوو ڕۆژان بە ڕێگاوە شەوێ لە سۆنەرەکەی هەولێرە خەوتین هاتینە لێرە بارمان خاڵی گردەمە لەعەنگی لە سەعات 9 ئێمە چاوەڕێگەین من داواکاریمەوەدا بێنە سەرخەت لایەنە پەیوەندیدارەکان بێنە سەرخەت یعنی ئەمە حاڵ نییە بەڕاستی نازانم ئەمان حەق خۆیان داواکەن ئێمەش حەق خۆمانە جادا گیریەوە ئێمە نازانی چی بکەین داواکەین بێنە سەرخەت و هاوکاریمان کە نجاتمان باشە هاوڵاتیانی سنووری ئەو گوندانە داوا دەکەن کاریان پێ بدرێت لە پاڵاوگەکە حەق وەکو حەق ئەوەی کە گویان لێگری من ساقێکم خەڵکە لارم لە کەلار و هاتمە گویان لێگرم بۆکو حەق واقعاً حەق خۆیان یعنی نازان بەرپرسانی لا نازووە و شەریکانەوە لێرەیە بۆچی خەڵکەم دەوروبەرە ناکەوێتە سەریشو خۆی ڕاستەکە من چەند جار بارەڵگرم پێ بۆ ڕۆژمەتەوێ سەیرەکەی هەمووی بەنگلادیشی و عەرەب و کوردیەتیان نیە بەجددی ئەمە حەقیقەتە بەس لە ڕاستیە ئیتر نازانین داواکارم هەرچی زووترە ئەم عالەمەوە من فلاتم پێ تاکەریشم پێ نییە تێگەی چۆن ئەوە تا کاکە هەرچیەکەین ڕێگاکە بەرنادەن حەق خۆیانیشە ناتوانێت قسەیان لەگەڵا بکەین باشە چاوەڕێگەم زانی شەڵا ئەوە نزیکەی سێ کاتژمێرە دوا کەوتویتە هیچ زەرەرێکەکەی ئەرە وەڵا زەرەرەکەمەوە ئەم بەیانی ئەمڕۆ پێنجشەممە تا سەعات قەرارم لە 12 بارەکە بارکەم باوەڕکە بێش جمعە لێرە بم شەمە لێرە بم بۆ یەکشەمە ئەگەر بار بکە ئاخر عیناک